دوای هەڵبژاردننی پەرلەمان و دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر چەمک و زاراوەی سیاسی و فەلسەفی و یاسایی بەکارهێنراون، بەڵام لە ڕاستیدا لە نێوەڕۆکیان خاڵی کراونەتەوە و مانە و ڕاڤەیان شێوێنراوە. ئەوە ژاکەمی نەبوونی فەرمانڕەوایەکی ڕاشید و بێئیرادەیە بۆ دادگەری و ڕێزگرتنی هاوڵاتیان و داستەبەرکردنی ماف و خواستەکانیان. زۆرجار بەرپرسانی حیزبی لە هەرێمی کوردستان زاراوەی دیموکراسیان بەکارهێناوە و هەرێمیان بە نمونەی دیموکراسی لە ناوچەکەدا ناوبردووە و بانگەشەی گوێزانەوەیان کردووە بۆ وڵاتانی تریش کە پێناسەی دیموکراسی بەمانەی بەرجەستەکردنی دەسەڵات و ئیرادە و خواستی خەڵکە لە پێناوی خەڵکدا کە ڕێز و کەرامەتیان دەپارێزێت و مافەکانیان قانونمەند دەکات، بە تایبەتی دەستا و دەستکردنی دەسەڵات بە ئیرادە و خواستی مرۆڤەکان دەبێت. بەڵام لەوەتەی لە ساڵی 1992 هەڵبژاردن دەکرێت کامەیان سەختەکاری و دەستکاری نەکراوە، کامەیە دەسەڵاتی خەڵک لە نێو دامەزراوەکانی حکوومەتدا ڕەنگی دابێتەوە. ئەوە سێ دەیە هەمووان ڕەنگی دەسەبەندی حیزبی ناو هەر فەرمانگەیەکی حکوومەت دەبینن و ناویشی لێنراوە دیموکراسی. تەنانەت زۆر جار سەردانی هەندێک فەرمانگەی حکوومەت وەکو سەردانی بارگایەکی حیزبی وایە و مامەڵەکان بە پێیاندامەتی و سەرقەبڵاندنی حیزبی ئەنجام دەدرێن. زۆربەی زاراوەکان لە ئازادی ڕۆژنامەوانی و مافی مرۆڤ و مافی ژن وەکو پەنجەرە بە ڕووی چاودێرانی بیانیدا کراونەتەوە. بەڵام دوجار راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ شاهیدن لە سەرشێواندنی ئەو زاراوانە و پێشێلکردنیان. کاردانەوەی بەرپرسانیش بەرامبەر ئەو راپۆرتە جیانیانە هەمان قەوانی ڕژێمە دیکتاتۆرەکانی ناوچەکەیە کە ئەو راپۆرتانە بە سیاسی کراون و گوایە دەیانەوێت ڕووی جوان و گەشی هەرێم ناشرین بکەن کە پێشتر هەمان ئەو ڕێکخراوانە بوو کە راپۆرتەکانیان دەبوونە سەرچاوی دەسەڵاتدارانی ئێستا بۆ ئیدانی ڕژێمی پێشوو. ڕژێمە گەندەڵەکان هاوشێوەی یەکترن لە شێواندنی زاراوەکان و خاڵیکردنەوەیان لە مانەکانیان، بۆیە بۆ هاوڵاتی کوردستانیش غافڵگیرانە نییە ئەو زاراوانە بە تێکشکاوی و ئەتەکراوەی ببینێت. بەڵام هەموو ئەوانەی بەو شێوەیە مامەڵەیان لەگەڵ زاراوەکاندا کردووە جێگەیان زبڵدانی مێژوو بووە. سەرەڕای ئەوەی هەمیشە دەسەڵاتی ڕاپەڕاندن لە کوردستان ویستوێتی پەرلەمانێکی داسەمە و بێدەسەڵات بەرقەرار بێت بۆ ئەوەی لە مانەی خۆی خاڵی بکاتەوە کە بریتیە لە یاسادانان و چاودێری حکوومەت و لێسەندنەوەی متمانە لە وەزیرانی. بەڵام لە ساڵی 1992 تا ئێستا هیچ خۆلێکی پەرلەمان ڕێگەی پێنەدراوە بەو ئەرکە جەوهەری خۆی هەڵسێت و بە کاری لاوەکی سەرگەرم کراوە. پەرلەمان ئاگەی لە گرێبەستەکانی نەوت و گاز و داهاتەکانی هەرێم نییە. پەرلەمان لە بڕینی موچەی فەرمانبەرەندا پرسی پێ ناکرێت. پەرلەمان ناتوانێت لە بودجە و چۆنەتی خەرجی حکوومەت و بە تایبەتی هەندێک فەرمانگەی بکۆڵێتەوە. ڕێگەی پێنادرێت لە پێشێلکاریەکانی مافی مرۆڤ بکۆڵێتەوە. ئەو دەسەڵاتە لە بڕینی بژێوی هاوڵاتیان و فەرمانبەراندا زاراوی پاشەکەوتی بەکارهێنا کە پاشەکەوت بریتیە لەو بڕاداهاتەی کە مرۆڤ بە ئیرادەی خۆی و بۆ داهاتووی خۆی هەڵدەگرێت و دەیکاتە سەرمایی داهاتووی. بەڵام حکوومەتی هەرێم بە زۆری زۆرداری موچەی چەندین مانگی هاوڵاتیانی بڕی و بەبێ خواستی خۆیان ناوی لێنا پاشەکەوت. دواتریش ئامادە نەبوو قەرزی هاوڵاتیانی لەسەر داشکێنێت، کەواتە ئەوە چۆن پاشەکەوتێکە بۆ فەرمانبەری قەرزداری حکوومەت کراوە کە قەرزی پێنەدرێتەوە. دوجار زاراوەی بەدەسەوە نەما ئەتکی بکەن، بۆیە وەکو کۆمپانیایەکی پشکداری مامەڵە لەگەڵ فەرمانبەران و موچەخۆراندا دەکەن و دەڵێن لەسەر بنەمای داهات موچە دابش دەکەن، بڕێکی دیاری کراوی دەبڕن کە ئەوە هیچ یاسایی نییە و بڕیاری پەرلەمانی لەسەر نییە. بەڵام چارەنووسیشی دیار نییە و هیچ ئاماژەیەکیش بە قەرەبووی سەرزارەکیشی ناکەنەوە.